بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت کرایەوە. بە میواندارێک لە بەرەزان دکتۆر دیاری ئەحمەد قەساب جێگیری سەرۆکی سەنتەری زاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە ئەستۆدیۆی سەرەکی لە هەولێرشەوە دکتۆر ئیدریس کاریتانی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕووناکی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. هاوڵاتیانی شاری هەولێر جیاواز لە سەرجەم شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان بە گەرمیەوە پێشوازی لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دەکەن و هەر لە سەردەمی سوڵتان مزەفەرەوە یادکردنەوەی ئەم ڕۆژە کراوە بە نەریتی ساڵانە و بەوتنەوەی سرود و سەڵاوەتدان لە دیداری پێغەمبەر و دابەشکردنی نوقل و شیرینی ئەم یادە بە بەرزی ڕادەگرن. گەرە گەورەیە خوا جەر هەموو ڕۆژێ وهابی یا ڕەبی خوا لۆ گەورەی خۆت خوا هەموو ڕۆژە و ڕۆژە مبارەکە بی ئەو هەموو موسڵمانە تەمەنا دەکەم هەموو ڕۆژە لەو ڕۆژە بمرم. محەممەد نوری چاومانە محەممەد نوری چاومانە یا ڕەبی خوایە هەموو ڕۆژە و یادەبی. هەموو سارێ ئێمە ئەو یادە پیرۆزەی دەکەینەوە. بەڕاستی نانی وەسفی ئەو خۆشەویستەی ناکرێت لە هیچ بە هیچ نەوعەچێ ئێمە ناتوانین وەسفی ئەو خۆشەویستەی بکەین بەپێی توانای خۆمان مەولودەی دەکەینەوە. ئەوم بۆ شێشمەزە ئەو یادە گەورە هەر هەبووە بەس بەکەم و زۆر بە حەزم بخۆی بەس ئەو سار ماشەڵڵا لە ڕەحمی خوا و فەزلی گەورەی پێغەمبەر ماشەڵڵا ئەو سارەکە بەڕاستی زۆر قەرەبارغە و زۆر یادەشی بەیرۆزە و زۆریش قەرەبارغە قەت وانە بووە ئەو سارەکە. بەشێکی تر لە هاوڵاتیان لەم ڕۆژەدا جەخت لەوە دەکەنەوە کەوا یادکردنەوەی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێت بەتەنها بە دابەشکردنی شیرینی و خۆشی دەربڕین تەواو نابێ و پێویستە مسلمانان لەو ڕۆژەدا بەڵێنی خۆیان بە پابندبوونیان بە سونەت و ڕێبازە شیرینەکەی دووپات بکەنەوە. دەبی بەکردەوە بیسەلمێنێ کە ئێمە محەممەدمان خۆش دەوێت محەممەد خۆشەویستی هەموو دنیای بەڕاستی دەبی وا بکەین ئەو خۆشی شادیە دیارە خۆشی شادێکە بەدڵ بەڵام وە بکەیت دەست بە سونەتەش پێغەمبەری وەگری دەست بە سونەتەکانی پێغەمبەری وەگری سەڵڵاهو عەلەیهی وسەلەم وە بکەیتەوە دڵی پێغەمبەری خۆشکەی. دووەمیشم ئەو پەیامی ئەو خەڵکەی ئەو زۆر خۆشێکەوە ئێوە بە چاوی خۆتان دەبینن ئەوە وەڵامدانەوەی ئەو کەسانێکەوە دەڵێن دایانەوێ شتێک بکەن لە ناو شاری هەولێر لە کوردستانکەوە دینکە بکەن ئەوە هەموو مشتاقی پێغەمبەر بە چاوی خۆتان ببینن. هەموو ساڵێ بەڵێنێک دەدەین کەوا سونەتێک جێبەجێ بکەین ئەگەر هەموو گەنجێک سونەتێک تەطبیق بکاتن میلەتەکەمان بە تایبەت میلەتی کورد هیچی بەسەر نایەتن چونکە ئەگەر چەند محبەتی پێغەمبەری زیاتر بیتن خوای گەورە زیاتر دەتپارێزیتن لە هەموو بەڵاو ناخۆشەشی. بە لەدایکبوونی کۆتا پێغەمبەر و هێنانی پەیامی ئیسلام کۆیلایەتی و چینایەتی و زوڵم و ستەم کۆتایی هاتوو ئاشتی و پێکەوە ژیان بڵاو بوویەوە. مسلمانانی جیهانیش ساڵانە لەگەڵ نزیک بوونەوە لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دڵخۆشی خۆیان بەهاتنی ئەو ڕۆژە دەردەبڕن و بەڵێنیان بۆ بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی دووپات دەکەنەوە. لە نێویشیاندا کوردان کە پابندن بە بنەما و پرەنسیپەکانی ئاینی پیرۆزی ئیسلام یادی ئەو ڕۆژە دەکەنەوە و سونەت و ڕێبازەکەی جێبەجێ دەکەن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر. هەبێت بینێرانی بڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر دیاری بەخێر بەنگ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەر تایبەتمەندی و ژیانی کەسایەتی پێغەمبەر دووری خوای بێت لەوە دەست پێ بکەین باشترین وەفا بۆ نمونە لە یادی مەولوودە بەرامبەر بە پێغەمبەری خوددا چییە ینی چ شتێک وەفاداریە کە بکرێت بۆ پێغەمبەر دووری خوای لەسەر بێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاسانەکەم بۆم دەرفەتە لە ڕاستیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێ ڕۆژانە لە دڵمانە بێ و ئەبێ تەوجیهەکانی و ئامۆژگاریەکانی ڕۆژانە کار ینی ڕنگ بداتەوە لە کار و کردەوە و گوتار و قسەمانە نەک تەنها ڕۆژێ یان مانگێ بەکاربێنی کە خلافیشی لەسەرە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژە لەدایکبوویان لەدایک نەبووێ. زۆری ڕای زانایان وایە کە لەم ڕۆژە ئەسڵن هە لەدایک نەبووە بەس بێگومان لەم ڕۆژە وەفاتی فەرمووە. چون خۆ دەزانی ئەو کاتە و شخصیەتە گەورانە کە لەدایک بوون مناڵبوون نانزانم بە چ شخصیەتێک کە دوایی کە گەورە بن هەنی گە سێری حتا کتێبە مێژوویەکان بکەی هەمووی تایەکی لە تەنیشت و ینی تەوەفا لەو کاتە وەفاتی فەرمووە. ینی نەک حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خلاف هەیە لەسەر
ڕۆژ لێدایک بوونەکەشی و سەحابە زۆر لەواشێ تحقیقیەمان نەکرد بە دوای نەگەڕا بە لەبەر ئەوان بەلانەوەی نەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێکە لە دایک بۆ تابیکەن بە احتیفال و ئەم شتانە بێگومان هەر کەسێ حوبی خۆی دەرە بەڕێوەران پێغەمبەری خۆی گەورە مەئجوورە بە پێی نیەتەکەی ئینشاءالله خۆی گەورە لە مولای قبوڵی کات بەڵێ ینی باشترین شت چییە وەفاداری بەرامبەر بە پێغەمبەر بەڵێ وەفاداری بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە ئێمە قودوەمان بێ پێشەنگمان بێ لە هەموو کارێکمانە ناکرێت ئێمە تەنها لە ڕۆژێکیان لە مانگێکە ڕێزی لێنین و بە شەفەی و بە سەرزارەکی بەڵام لە وتارەکانمانە لە پەیوەندیەکانمانە لە شتر قەلبیەکانمانە لە خۆشەویستیەکانمانە لە تەئید و لە ئەو شتانی کە تەئیدیەکەین ئەو شتانی کە ڕەفزیەکەین لە وەلا و بەڕەئمانە پێچوانی فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم باشترین وەفا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیطاعەیەکی کاملی بکەی بێگومان حوبی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خۆمان زیاتر خۆش بێ جگە لە ماڵ و مناڵ و دنیا هەموو کەسێ دوای خۆشەویستی خی گەورە حوبی پێغەمبەر فەرزە يعني ئەمە شتێنیە بە کەیفی خۆمان بێ یان شتێنێ بە فەزڵ بێتە پێغەمبەرە حوبی پێغەمبەر لە پێش شەبێ خۆمانە خۆشمان بێ دوای خۆشەویستیەکە بۆ وەفاداری بوو ئەبێت تۆ گوێڕایاڵی فەرمانەکانی بی ئەبێت تۆ خۆ بە شوێنکەوتی ئەو بزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ شوێنکەوتێکی ئەوێ يعني بێنەوە خەڵی خۆ ئەگە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەمومان تەمەناوەی کە ڕۆژێ لە ژیانمانە بیبینی لە خەومانە یان لە قیامەتە بە خزمەتی بگەین لە یەکیان پرسی باسی خۆشی بەهشتم بۆ بکە ئەوێ جوتی خۆشی باشەوەیە تۆ پێغەمبەری تیا صلی الله علیه و سلم يعني ئەگەر هەر یەک خۆشی تیا بێ بەهشت کە بینینی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم تر بەهشت زۆر خۆشە کەواتە هەمومان تەمەناکەینەوە پێغەمبەر ببینین صلی الله علیه و سلم بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم چ ئەتباعێکی ئەوێ ئەگەر ئێمە خۆمان بە شوێنکەوتی ئەوە زانین بە محەممەدی خۆمان داناوە و پێغەمبەر لە هەموو کەسێک خۆشترێ بزانین چی داوا کردو لێمان ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم داوای کردی لە ناحی بیر و باوەڕە لە تەسەڕوفاتمانە لە معاملەمانە لە خێزانمانە لە حکم و ئیدارەمانە لە چ شتێکا بێگومان پێغەمبەر صلی الله علیه و سلم لەمانایە هەمووی تەوجیهاتی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسانی کامڵە و شریعەتەکەی شریعەتی خاتەمە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر نایە ئیتر ڕەبتی ئاسمان بە زیێوە نەماوە و شریعەت و دینی پێغەمبەر صلی الله علیه و سلم تا ڕۆژی قیامەت بەردەوام بێ لەبەرەوە ئاماژەی کردو بە هەموو شتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم قودوە لە هەموو شتێکە یعنی پیاوێکی غێری بڵێ مسلمان ئەوروپی گەڵێ من سەیری ژیانی عیسام کرد عەلەیهی سەلام هەستم کرد قودوە نێ بۆ من لەبەرەوەی عیسا ژیانێکی کەم ژیاوە ژنی نێناوە مناڵی نەبووە حکمی نەکردووە نازانم ئەگەر ئەو شتانی بکردایە چۆن تەسەڕوفێ کرد بە کە سەیری ژیانی محەممەدم کرد صلی الله علیه و سلم سێرم کرد ئەمە قودوە لە هەموو شتێکە گەنج بووە تیجارەتی کردووە ژنی هێناوە معاملەتی بازاری کردووە لایانی کۆمەڵایەتی هەبووە دەوڵەتداری کردووە سەرۆکی دەوڵەت بووە هیجرەتی کردووە جەنگی کردووە دەستوری نووسێ چەندەها شتی کردووە کە سێرم کرد ئەم کابرایە زۆر عەزیمە بەڕاستی ئەمە شایانی ئەوەیە قودوە بێ نەک تەنها بۆ ئانەی کە منتەمین بۆ ناو ئیسلام و پیانۆترێ مسلمان پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕاستی قودوەیە بە هەموو بەشەریەت چون خوای گەورە خۆی فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین محمد صلى الله عليه وسلم بو همو عالم نێراوە اینجا من بابی ئەولایە یعنی فەرزترە بەسەر ئێمەی مسلمانەکە خۆمان بە مسلمانە زانین ئێمەی گەلی کوردی مسلمان خۆمان بە مسلمانە زانین ئەبێ زیاترین کەس بین کە ئەو پێغەمبەرمان کردێ بە قودوە ناکرێ ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قودوەمان بێ بە سەرزارەکی بەڵام ڕسمێکی جوان هەیە ڕسمێکی کاریکاتی دروست کراوە لە سەفی نوێژە ڕیز بەبەستووە سارەکان لە دەرەوە بە خاڕۆخێکی ڕاگرتووە نابێ مسلمان ئەوە مخەربەت بێ لە سەفی نوێژە ڕێک بێ بەڵام جادەهی گرتوێ ماچی ئەچێ بۆ نوێژ چون تۆ نابێ عەزیەت هیچ کەسێ بێ لە بەرخاتی خۆت نوێژەکەی نابێ ئێمە بە سەرزارەکی دوای پێغەمبەر بین صلی الله علیه وسلم بڵێن ئاکارەکانمان هەڵەتی تیا بێ یعنی ئێستا ئەو خەڵکە خوا لەیان قبوڵ کە لە تەقیرەکەتا باسی کردو ئەنواع ئیشتیایە یعنی تۆ ئەکرێ مەسەلەن خۆشەویستی خۆت دەلەبڕی خوا لێ قبوڵ کە بەڵام هەر ئەو شەخسە نابێت بچێتە بازاڕ دوای معاملەی خراپ بکە نابێ درۆ بکە لە معاملەکە نابێ غەش بکە نابێ بچێت تاجرێ بێشتی خراپ بێنێ بۆ میلەتەکەی نابێ پشتیوانی لە یەکێ بکە کە ئەزانە زاڵمە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازیە بێ کە ئەتباعەکانی پشتی زوڵم بگرن زوڵم شتێکە مەبنمونە یعنی بە شتێک بۆم یعنی زوڵم شتێکە خوای گەورە حرامی کردووە خوای گەورە لە حەدیثی قودسی فەرمێ بەندەکانم زوڵم نەکەن لە بینی خۆتانە زوڵم خۆم لە خۆم حرام کردووە زوڵم نەکەن لە بینی خۆتانە پێغەمبەر فەرمێ ظلم ظلمات يوم القيامة أما توجيه إسلام بون يعني چۆن ئەبێت تۆ شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆ نابێت ظلم بکەی ئەوە هیچ بێگومان نابێت تۆ غەدر لە خەڵکی بەس قبوڵیشی نابێ بکەی بۆ نمونە یعنی تەئیدی ظالمێ بکەی کە ئەمە ناوەشێت تۆ لە یەکێ خۆی بە
شوێنکەوتی نابێتی پێغەمبەر دەسەڵاتداری زاڵم بکرێوە بێگومان ئەمە شتێک بوو لە شتەکان ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕاستی ژیانی ئەوە گەورەیە ئەگەر دانیشتی چەندیش باسێکی تاو نابێت تەوجیهات و لە گەورەی ئەم زاتە سوپاس دەکەم دواتە گەرم وڵای بەڕێز کاک دکتۆری دی سوپاس بۆ بەڕێزیشتان ئەگەر قسە لەسەر تایبەتمەندیەکانی پێغەمبەر دووری خوای لێ بێت هەرچێک کاک دکتۆریش کەمێک باسی کرد بە بۆچوونی ئەو تایبەتمەندی و جیاوازانەی کە پێغەمبەر دووری خوای لەسەر بێت چین کە جای دەکاتەوە لە کەسانی دیکە بنای خۆی گەورە میهرەبان دانەری زەوی و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاس بۆ جەنابتان بۆ ئەم کەناڵە بەڕێزە بەخێراتنی ئەم میوانە بەڕێزش دەکەم دیارە بێگومان ئەمڕۆ پیرۆزبایەکی گەرم لە جەنابت و لە تەواوی مسلمانان دەکەین و حەقەتەن جێی دڵخۆشیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ماوەی سەدەیەکە علمانیت دەستی بەسەدا گرتووە چ لە ڕووی ئایدۆلۆژیاوە چ لە ڕووی قودوەکانی ئایدۆلۆژیا بەڵام ئەمڕۆ لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیشانیدا کە بەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر قدوایەتی پێغەمبەری دەوێت صلی الله عليه وسلم و جارێکی تر ئاوابوونی مارکس و لینینە جارێکی تر ئاوابوونی جەمال عەبدولناسر و ئەتاتورکەکانە جارێکی تر ئاوابوونی تەواوی ئایدیاکانی غەیری ئیسلامە ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەرەوەی کە هەرچەندە داپڵۆسێنەر هەبێ هەرچەندە بە زۆر بتەوێ ئایدیای خۆت بەسەر مجتەمەعێکی ئیسلامی دابمەزرێنی بەڵام لە کۆتاییدا ئەمە نەتیجەکەیەتی ئەمە جێی دڵخۆشیە بەڕاستی اینجا دێمە سەر وەڵامی پرسیاری بەڕێزت دیارە تایبەتمەندی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی پێغەمبەری خوا سەید و وەلەدی ئادەم بووە کۆتا پێغەمبەر بووە گەورەی هەموو پێغەمبەران بووە و گەورەی بەشەریەتە و تەواوی بڵین پەیامەکان لەودا کۆبۆتەوە و يعني كخواي تعالى دفرميه هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله نشاني أوي تواوي دين كان لخودا كوكردو تواتا بيامو رسالة شي تواولو تواوي بشريته بۆ تەواوی مرۆڤایەتیە بۆ ئینس و جنە بۆ حیوان و حەشەڕات و دار و بەرد و هەرچی بواری فەلسەفی فکری و ژینگە و تەواوی بەشەکانی ترە بێگومان خەسائیسی پێغەمبەر عەلەیهی سەلام وەکو کەسایەتی نا ئێمە کاتێک باسی پێغەمبەر دەکەین وەکو پێغەمبەرایەتی وەکو مرسەل باسی دەکەین تەماشا دەکەین کەسایەتیەکە جیاوازە لە هەم بوارەکانی تر بۆ نمونەگە کەسێک بێوێ ئیقتیدایەتی لە ژیان بە پێغەمبەر ئیسا بکە ناتوانێت لەبەرەوە لە بەشێک دەیتوانێت اقتیدای پێ بکە بەڵام لە بەشەکەی لەوانەیە بەشی حاڵەتی کۆمەڵایەتی کە مەسەلەی زەواجە ناتوانێت اقتیدای پێ بکات چونکە پێغەمبەر ئیسا سەڵات و سەلامی خوای لەسەر ژیانی هاوسەری پێک نێنەوە کەواتە لەم لایەنەوە ناتوانێت تو اقتیدای پێ بکەیت اینجا بڕۆ سەر بەشی پێغەمبەرەکانی تر سەڵات و سەلامی خوای لەسەر بی تا دەگەینە سەر بەشی ئەوەی کە پێغەمبەری خوا دەوڵەتداری بینا کردووە کەمتر وایە لە قورئاندا باسی دەوڵەتداری پێغەمبەرانی تر کرابێ تەنانەت باسی داود کراوە بەڵام کەمتر باسی موسا کراوە لە ڕووی دەوڵەتداریەوە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ ئیدەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ممەیزات و تایبەتمەندی یەکجار زۆرە لەبەرەوە خوای تعالە دەفەرمێ ليخرجهم من الظلمات إلى النور يعني پێغەمبەر بۆیە هاتووە تا تەواوی بەشەریەت لە هەموو تاریکایەتی فکر تاریکایەتی فەلسەفە تاریکایەتی فەرهەنگ تاریکایەتی کۆمەڵایەتی تاریکایەتی پەروەردە تاریکایەتی فێرکردن تاریکایەتی تەواوی بەشەکانی ژیان دەرتان بێنێ بۆ ڕووناچیە کە ئەم ڕووناچیە لەسەر ئەساسی علمە لەسەر ئەساسی زانستە لەسەر ئەساسی ئیقڕا لەسەر ئەساسی دیدگایەکی ڕوونە بەرچاوڕوونیەکی پڕبێ لە سەعادەت لە ئیطمینان لە خۆشەویستی لە بەختەوەری لەوەی کە لە پێکەوە ژیان و لە تەوامی ئەوانی تر ئیدەن ئەگەر کەسێک بیەوێ وەصفی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات و سەلام لە ممەیزاتەکانی لە تایبەتمەندیەکانی لە لادانی زوڵم و ستەم لە بەشی حکم و دەوڵەتداری لە بەشی تەعایش و پێکەوە ژیان و تەسامح و لێبوردەیی لە بەشی تەواو بەشەکانی معاملات و کڕینوفرۆشتن و عیبادات و هەتا دەگاتە بەشەکانی تریش ئەوە دەبێ بچێتە بەڕاستی دیراسی قورئان بکە ئەگەر کەسێک هەبێ ئێستا بتوانێت دکتۆرایەک لەسەر برین دیراسێک لە قورئان کە لەسەر دکتۆرایەک بۆ نمونە ئەم تێزە لەسەرەوەی کە ئەو خطابەی کە قورئان لەگەڵ پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات و سەلام هەم وەصفی کردووە هەم خطابی لەگەر کردو بۆەوەی کە دەستی ئومەت بگرێ بەرەو ئاراستەیەکی تەندروست ببە بەڕاستی لەوانێت چەند تێزێکی دکتۆرای لێ دەربچێ لەبەرەوە قورئان وەکو کاتێک دایکمان عایشە دەفەرمێ کانە خولقه قورئان بەڕاستی قورئان و یەمشی بەین الناس خەڵک وا تەسەوەر دەکەن بەشێکیان تەفسیر و ڕاوەی ئەم فەرموودەیە بە هەڵە تێگەیشتون
کاتێک تەماشای تێگەیشتنی دایکمان عایشە دەکەی بۆچی وەسفی پێغەمبەری خوا بەوە دەکا هەمومان وا تەسەوەر دەکەین کە پێغەمبەری خوا تەنها لە ڕووی ئەخلاقەوە وەکو قورئان هەرسوو کەوتی کردو نا پێغەمبەری خوا کاتێک دەوڵەتداری کردووە دەوڵەتداریەکی قورئانی کردووە کاتێک هاتووە بۆ ناو کۆمەلگا و کۆمەلگای بەیەکەوە پێکەوەگرێدا و هاوڵاتی بوونی لە وڵاتە دروست کردووە بەم شێوازە بۆ کە قورئان دایڕێشتووە کاتێک هاتووە باسی خوێندن و خوێندنەوە و علم و تەکنەلۆژیا و ئەم مەسائلانەی کردووە وەکو ئەوەی کردووە کە قورئان دەفەرمێ يعني علم الإنسان قرآن دەفەرمێ اقرأ قرآن دەفەرمێ نون والقلم وما يسطرون لەم حاڵەتانە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قورئان چۆنی کردووە ئاوا تەطبیقی کردووە بۆیە لێرەوە پێم گرنگە ئەو کەسانەی کە بە نەزانی و بە جەهالەت دێن فصل لە بینی قورئان و لە بینی پێغەمبەر لە بینی سنەتی پێغەمبەری خوا دەکەن عليه الصلاة والسلام ئەوانە ئەسڵەن لە قورئان نەگەیشتون چونکە تطبيق قرآني قرآن بو خوي نظرية تطبيق كي لجياني بيغمبر دبيني عليه الصلاة والسلام هر كاتك جياني بيغمبري خوا سنتي بيغمبري خوا لحياة دابري أما قرآن دابري لمجتمع دابري لكوملقا دابري لهمو بواركان لبرهندي مميزاتي بيغمبري خوا عليه الصلاة والسلام تايبت من دي كاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام لحكم دا صلاة وبقرة لسياسة وإداري سياسة وبقرة تادقات إداري كوملايتي تادقات بواري تربية تعليم وفلسفة وفكر وتيجيشتن وبيئة وجينجا وجغرافيا وبشكاني تر همويان لقل بيغمبراني تر جابوا صلاة والسلام إخواننا سربي بويا قرآن ده فرمي لقد كان لكم في رسول الله لكم بو إيوة في رسول الله أسوة حسنة كواتا للتحديد كردن كاتك ده فرمي لقد هم لامك لبو تأكيدا هم قديج أقد شو فعل ماضي لبو تأكيدا يعني بتنزار رب العالمين تأكيدي كردو توام دواي أو الضمير يشي بكارنا لكم زانان ده فرمون برو أو ضميره لبو معرفية يعني ناسراو زاندراو لقال إيوه ما إيوه اقتداء ببيغمبري خواب كان عليه الصلاة والسلام بو إيوه اقتداء بس لو هي بو تحديدي كردوا أو كلمة بو تواوكم بو براي برزم ديارة ابن حزم قصيشي جوانتك هذا فرمي أم تخصيص أبو بيغمبري خو عليه الصلاة والسلام من يريد خير الآخرة وحكمة الدنيا ومحاسن الأخلاق فليقتدي بمحمد كسيقا قبيو الدنيا وقيامتي كوبكاتو شنكا دكري هندق لو بيغمبرانا بهامشي روحيان بو خلق ينابي دكري هندق لو بيغمبرانا بهامشي عقديان بو خلق ينابي بلان بيغمبري خو بهامشي هناوا براستي تواوي بشريات لا سلسلة حكم دا صلاته بقرة تا دقاتا وردياتي حياة همووی تێدا بۆیە مەیزاتی یەکجار زۆرە ناتوانانی بە ئاسانی وەسفی بکەین. سپاس دەکەم دواتەگەڕێم بۆ لای بەرزت کاک دکتۆر دیارێک بگەڕێم بۆ لای بەرز سەبارەت بە تایبەتمەندیەکانی پێغەمبەر دوو خاوێک وەکو سەرکردەوە لە بواری حکومڕانیشە چۆن بووە ینی تایبەتمەندیەکانی. بەڵێ بێگومان وەکو مامۆستاش ئاماژەی پێە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەنگ و قودوە بە لە هەموو کارێکە. ئەگەر بێستن ئەو تایبەتمەندی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وای لێ کردووە قاعیدێکی گەورە بێ نمونەیەکی گەورە بێ بگو باسم کرد نەک بە موسڵمان بۆ هەموو بەشەریەت چای لێ بکەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم خەسایسی زۆر بۆ بێگومان باس ناکەی بەس هەنێشتی با بڵێن بە مختصری باسی کردی سەرەکی لە بواری حکومڕانی و سیاسیە بەڵێ ئینشاءالله مەسەڵەن بەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم تەناقوز نەبووە لە بینی ئەهدافەکانی و گوتارەکانی ئەو شتەشی کە کردوێتی. مع الأسف لم دنيانا بين دنيا السياسة ولا دنيا حكم وأنا كسياسي دولار جماعة دلنا سياسي وتعريف كدرو كدرو بأسلوبك جوان أما بيوتر السياسة السياسة اللي بيغمر صلى الله عليه وسلم اشتوى نبوة تناقض نبوة لبيني يعني جوازي نبوة لبيني أو شتي كمبدئي بو إيماني بيبو لقل أو كرداراني ككردوتي يعني بيغمر صلى الله عليه وسلم رحمة للعالمين ولا حرب شا رحمة للعالمين بو شون يعني بس واكل القرآن يعني السيرة حربة وبيكمان تو دولة داري بكي تو جيان بجي هالخوشين الدنيا هنيكي ناخوشي هنيكي شرة تو دولة تبي توشي شر بي بلام كسيري شر كي بيغبر كين صلى الله عليه وسلم تمام صلى الله عليه وسلم وصيتي جيش كي كردو جنگاوره كاني كردوا كنابه بسم بلاي من الكوجن يعني افرد ك تداخل شرناك يعني بياي كبير يعني كعزلوا سلاحي بيني نابش بسوتيانن نابه درخت ببرنوا نابه كاول كاريب كان اگر سيري تاريخ كاين واني ك لا يخومان هيك زور معجبه بيان مي روماني كان ويوناني كان واغريق كان معنا بس هي تاريخ كان شركان كاول كاريبو الله شو ابادان كردوا فارس كان روما كان كتشون تسر ولاتي كميا ولات وران كاري كردوا الجيش الاسلاميه بتوجيهات بيغمر صلى الله عليه وسلم اشتغلنا بنا وران كاريبه بعكس اوان شون اوداني ان كردوا
کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەناقض نەبوو لەوەی کە خۆی کە بانگەشەی بۆ کردووە کە بریتێ لە ڕەحمەت و لە عەدالەت لەگەڵەوەی کە تەطبیقی کردووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێک لە سفرە گرنەکانی تری کوای کردو قائیدی گەورە بێ ئیستیمرارێت و بەردەوام بووە. یعنی شتێ نەبووە شتێک لە ڕێگای چکن لەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگترین صفەتی پێغەمبەرایەتیە. ڕەبط بۆ بە ئاسمانەوە دایمە لەگەڵ خوای گەورەی خۆیان بووە، جبریلی ئەمین لە بینیانە بووە، وحی بۆ هاتووە، تەئیدی بۆ هاتووە. ئەمە وای لێ کردو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دایمە بەردەوام بێ. هەر لەو لەحزەیە کە ئیقڕەئی بۆ هاو کە وتی دەثێرون و دامپۆشین و لەرزی لێ هاتوو کە نەیەزانێ ئەم شتە چێ بۆی هاتووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستە کابرایەکی ڕازگۆ بۆ سادق بۆ معروف بۆ ئەمین بۆ لە عەشرەتێکی خانەدان بوون و ئەهلێکی یعنی معروف بوون، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئامادە نەکردەوە پێغەمبەرایەتی کە خوای گەورە تەکلیفێکە پێغەمبەرایەتی، خوای گەورەش طبعاً تەئیدیەکە لەبەرەوە گرنگتریشی لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم مستەمر بووە. ئەکرێ قائیدێکی سیاسی یان قودوەیەک لە فترەیە لە ژیانێ زۆر گوگڕوتینی تیا بەڵام دوایی سار بێتەوە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم تا ئەو ڕۆژەی وفاتی سار نەبووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیزانی ئەوەی کە لەگەڵ یاتی چۆن بەکاری بێنێ، ئەمەش صفەتێکی گەورەی قائیدە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەزانی عەلی لەکوێ دانە، بەکر لەکوێ دانە، عومەر لەکوێ بەشکردنی ئەرک و بەرپرسیارەتی لە سەردەمی پێغەمبەر بۆ سدەوێ. بەڵێ ئێستا حەزەکەم شتی ئێماتە بە شتێکی ئیعجازی علمی بکەم وەکو ڕەبتێکم بە ئیعجازی علمی هەیە وەکو ئاماژەی پێکەن ئەوە لە عیلمە. پێغەمبەر صلی الله علیه و سلم معروفە لە کێ سڕەکانی بۆ هەڵگرت و حوذەیفەی کوڕی یەمان. باش حوذەیفە ئەولاتر بۆ لە ئەبوو بەکر و عومەر، خۆ ئەبوو بەکر و عومەر خۆیان لە ڕازی بێ ئەولاتر بوون، نزیکتر بوون لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەتوانین بڵێن وەکو وەزیری وا بوون، حوذەیفە لەوان خوارتر بوو ئەگەر إذا صح التعبير. بەڵام بۆچی لە ئەو خبردانە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیزانی کە ئەم سڕەکان ئەشارێتەوە، بێگومان ئەو بەکریش شارێتەوە، عومەریش شارێتەوە. ئایا تۆ گومانە هەیە لەوەی کەیکی گەورەی وەکو ئەبوو بەکر و عومەر و عەلی و عوسمان کە عەشەرین بەشەرەن و گەورەترین سەحابەن نەتوانن سڕی پێغەمبەر بشارنەوە، بەڵام زانستی طبی دۆزیوێتەوە بۆ هەڵگرتنی سڕ مێشکێکی تایبەتی ئەوێ هەنێ مێشکێ تەقەبولی ناکە. ئەبوو بەکر و عومەر سڕەکە هەڵەگرن بەڵام ئەبێ نەشی دەرکێنن، بەڵام عەزیەتیان هەیە. بەڵام سوبحان الله حوذەیفەی یەمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناسیوێتی لەو شخصیاتانە بووە کە هەڵگرتنی سڕ عەزیەتیان نایە، بۆی لا ئەو داناون. ئەمە نمونەیەکە ئێستا یعنی بیرم کەوتووە کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم زانیوێتی کێ لە شوێنە دانێ. خالدی کوڕی وەلید چەند ڕۆژێکە مسلمان بووە، چەند مانگێکە مسلمان بوو، بەس ئەزانێ کە معدەنێک و جەوهەرێکی تایە و قائیدێکی عەسکەری گەورەیە. ئەی کاتە جێیشێکەوە سەحابەکانی لە پێش خۆیان ئەو قائیدیانە کەمە ناسینی شخصیەتی خالیدە کەسەکان لەسەر بنەمای لێهاتووی و شارەزایی داناوە بۆ هەموو پۆستەکان و بەرپرسیارەتەکان. بێگومان ئەمە شتێکی زۆر گرنگە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت خزم خزمانێ و ئەمانی نەکردووە، بۆیە نەجاحەتی نایە ناگەر وا بووە. قائیدێکی بەڕاستی گەورە بووە، لەبەرەوە قائیدی گەورە ئەوەیە بزانێ ئەتباعەکانی بەکاری چیە لێوا بەکاریان بێنێ، یعنی سەرناسی و شەخصناسی صفەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە زانیوێتی چ کەسێ. تەنها پێغەمبەر صلی الله علیه و سلم عومەر لە جەهالەتە زانیوێتی کە گەورەیە، حتا توی خوایەگیان ئەم دینە سەرخێ بەیەکە لە عومەرەکان، یعنی عەمری کوڕی هیشام عومەر کوڕی طالب زانێتی عومەر چەند گەورەیە کە عەبقەرێکی گەورەیە، بۆیە حەد و عاشی بۆ کردەوە مسلمان بێ. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم حتا ئەوانەی کە کافریش بوون زانێتی يعني معدنیان چۆنە و گەورەیان چۆنە. پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی تعامل کا لەگەڵ خەڵک. پێغەمبەر صلی الله علیه و سلم صفەتی گەورەی قائیدی تیا بووە، دڵفراوانی و دڵگەورەی بووە. کەس هەیە لە پێغەمبەر عاقڵتر بێ نەخێر. من لەم بینە لە تەلەڤیزیۆنێکا بیستم، تەلەڤیزیۆنێکی ئیسلامیە کابرا گاتوە وڵێ ئەزان فڵانە کەس زێوتێتی وڵا خەڵکی لەوانە بگاتە مەقامی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەم قسەیە وتنەکەی غەڵەتە. تواز لەوە بێنە جایزە و جایز نیە و حەڵال و حرامە. وتنەکەی غەڵەتە تۆ بڵێ خەڵکێک هەیە بە عیبادەت بعقلا بۆ هەیە بگاتە مەقامی پێغەمبەر صلی الله علیه و سلم، کەس ناکاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم، هیچ پێغەمبەرێکی تر نایکاتە صلی الله علیه و سلم. لەگەڵ ئەم عەزەمەتە و ئەم ئینسانە کاملەی گەورەی محەممەد صلی الله علیه و سلم دڵی فراوان بۆ شتێ وەرگرتووە، معارەزەی قبول کردووە، ناڕزایەتی قبول کردووە، ڕەئی وەرگرتووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆتە شەڕی بەدر و 20مانە. لە شەڕی بەدرە کە جێشەکە لە شوێنە دانێ، یەک لە سەحابەکان پێڵێ ئەگەر تۆ لا رەسوڵ الله شتێک کە تۆیکی بە ئەمر و بە وەحیە یان ئەمە خەتەیە و عەسکەریەتە، ئەڵە خەتەیە و شتێکی دنیاویە، دەڵێم شوێنە باش نییە ئەو شوێنە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەیەکەیە گۆڕێ. ئەمە شتێکی تشمان بۆ ئەگەێنێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکانی ڕایان نابوو لەوەی کە مناقەشەی بکەن. يعني ئێمە کەسەی پێغەمبەرەکان صلی الله علیه و سلم هەر لێک لە ئێمەی ضعیف ئێمەی کە لەم ئاخیرا هاتوین، سا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمرێکمان پێ بکات لە ژیانە بێ یەکسەر ئیطاعەیەکەین بێگومان، لەبەرەوەی واجبە لە سەرمان ئیطاعی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەصحابەکانی فەریقەکەی با بڵێ فەریقەکەی کە ئیشیان لەگەڵاکە ڕایهێنان بوو لە مناقەشە و لە بۆی بگەنە شتێک ئەگەر شتەکە طبعاً شتێکی بڵین عیبادەت و شت نەبێ، شتێکی بڵین سیاست بێ، بۆ نمونە ئەمە سیاسەتە، ئەمە حەربە، ئەمە ڕایهێنان بوو لەبەرەوە سەحابە لە خۆی ڕابینێ مخالەفەی پێغەمبەرکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەئی وەرەگرێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم
ئەوە دڵی فراوان بۆ خۆمان زانانی خەڵک خراپیان بەرامبەر کردو ئەو هەر باش بۆ بەرامبەر ینی دڵی زۆر فراوان بووە و سەحابەکانیشی ڕاهێناوە لەوەی کە مناقەشەی بکەن و مناقەشەی شتەکارەکان بکەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو تەوجیهانەی کردوێتی دائما تەوجیهێکی یاوە کە قابڵ بێ بۆی کە ینی تەطبیق کرێ. يعني وعد وعودي ام سياساني ام سردمين 50,000 نازانم فرصتي كار دانم ليش شو داني 50,000 فرصتي كار ام وعد وعودي ام سياستي ام زمانيه كان يعني كي ترى هالمجرم بو برلمان واكم يعني تشبيهنا بلا تشابه تشابه نيه لبيني وانا في وسط بيغمر صلى الله عليه وسلم شتيكي نوت راسنا به وامريكي شي نكردو تطبيق نكري سپاس دەکەین دکتۆر دکتۆر ئیدریس گەبگەرم و لای بەرز سەبارەت بە چۆن لە سونەتی پێغەمبەر درودی خوای لێبێت تێبگەین ئێمە وەکو شوێنکەوتوانی پێغەمبەر درودی خوای لێبێت. زۆر سپاس دەکەم بۆ پرسیارە بەڕاستی زۆر گرنگە ئێمە هەڵوەستە بکەین لەسەر مستەڵەحات لەسەر چەمک و زاراوەکان چونکە بەڕاستی ئەمڕۆ چەمک و زاراوەکان زۆر شێوێنراون یاوەتە لە لای دەوڵەت و وڵاتە زلێزەکانە ئاڕاستیان بۆ گۆڕراوە یا لە لای کۆمەڵێک مفەکر و بیرمەند یا لە لای کۆمەڵێک قودووە و پێشەنگ یا لە لای خەڵکێکی بەڕاستی خاوەن مەسلحەت و بی پرۆژە و بەرنامەی تایبەت یەکێک لەوانە کە بەڕاستی بڵین پێویست دەکات لەسەری ڕابۆسین ئەویش سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئایا سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام عیبارەتە لە چی؟ چونکە دەبینی کەسەکە لەولاوە هەستاوە بە سنەتێکی بڵین جزئێک لە سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەڕیشێکەوە بەڵام لە پشتی زاڵمێکەوە وەستاوە لەولاوە کەسێک هەستاوە بە جزئێک لە سنەتی پێغەمبەری خوا بە سیواچێکەوە بەڵام لەولاوە خەریکی بەڕاستی زوڵم و ستەم و ئیستیبداد و بڵین لە سەفی مسلمانان نییە ینی بەڕاستی ئەمە هەموو زۆرێک لە شێوان درە لەوەش کارەساتر ئەوش ئەوەیە زۆر بەداخەوە جاری وا هەیە قودوەکان پێشەنگەکانیان بەشێک لە مامۆستایانی ئاینی یا بەشێک لە بەناو بڵێ قودوەی سیاسی دادە بەزنە ئاستی خەڵکی عام ینی نایەن هەڵوەستە بکەن لەسەر ئەم بابەتە ئایا ئەم بابەتە چەندە شەرعیە چەندە ئاراستەکەی بەرەو ئاراستەی خزمەتکردنە بە دینە بە ژینی خەڵکە خزمەتکردنە بە ئومەی ئیسلامی خزمەتکردنە بە مرۆڤایەتی و بە بەشەریەت یا ئەوەتە ئەمە کۆمەڵێک مەساڵحی شەخسی و پاڵنەرێکی جەماوەریە تۆش دەبێ بچینە ئەو ئاپۆڕایە بەڕاستی ئەمە هەڵەیەکی گەورەیە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام حاڵەتێکی دیاری کردووە سەرەتا نەخۆشەکەی دیاری کردووە دوای هاتووە چارەسەرەکەشی بۆ دیاریکردن بۆیە نمونە سەرەتا دەفەرمێ من يعش منكم فسيرى اختلافا كثيرا ئەگەر ئێوە تەمەنتان درێژ بی و بژین بەڕاستی اختلافێکی زۆر دەبینن لە فیڕق لە دەستە و جەماعە لە تاخم و لە ئاڕا و لە ئەوەی کە ئێستا دەبینی مەسەڵەن ئەم هەموو فیڕقە و دەستە و تاخم و جەماعە هەموو ساڵی کاتێک ئێمە دەگەینەوە یادی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دیسان هەمان بڵین ئەم شریتەمان بۆ لێ دەدرێتەوە ئایا مەولود حەڵاڵە یان حەرامە ئیدی ئومەی ئیسلامی بەوە سەرقاڵ دەکەن لە کاتێکدا ئومەی ئیسلامی ئێستا برین لە لاشەی دێ پێویستی بەوەی نییە ئەمە 14 سەدەیە یا برین نزیکتر یعنی لە سەردەمی سوڵتان مزەفەرەوە تا ئەمڕۆ کە یادی مەولود دەکرێتەوە ئەم حاڵەتەیەک لا نەبووتەوە یا حەڵاڵە یا حەرامە یا حەڵاڵە یا حەرامە ئەمە لێگەڕێوەرە بزانە ئەم برینی ئەم ئومەتە لە یادی پێغەمبەر عەلەیهی سەلام چۆن چارەسەر دەکرێت. اینجا پێغەمبەری خوا بە دوو فەقرە بە دوو مادە جوانی دیاری کردەوە سەرەتا فەرموویەتی ئەگەر ئێوە بژین اختلافێکی زۆر دەبینن واتە ئاڕائی جیاواز لەسەر دەیان بابەت لەو بابەتانەی کە حساسن بۆ ژیان دوای دەفەرمێ بڵین چارەسەرەکەی بۆ داناوە دەفەرمێ عەلەیکم بسنەتی ڕێک عەلەیکم لە زمانی عەرەبی بمانە ئەلزیمو یعنی ئێوە دەست بگرن بە چی یعنی فەرمانین پێ دەکا بەوەی کە بە سنەت. اینجا سنەتی چییە؟ لێرە سنەتی بە پێی درێژەی فەرموودەکە دەبێ ئێمە وای شی بکەینەوە وای لێک دەینەوە تەواوی دەتوانم بڵێم ڕاوەی ئەم فەرموودەیە دەکەن هەمویان بە طریقەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێکی دەدەینەوە طریقەکە دەست پێ دەکا لە ئەقوال و ئەفعال و تەقریرات و تەواوی ژیانی پێغەمبەری خوا بە واجبەکان و بە ئەوانەی کە فەرمانی پێ کردووە و ئەوانەی کە نەهی لێ کردووە. دوای دەفەرمێت چی؟ عەلەیکم بسنەتی وسنة الخلفاء الراشدين المهديين. تماشاکە ئەو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تۆ ئەگەر وەصفی بکەی سنەتی پێغەمبەری خوا لەم فەرموودەیە بە طریقە لای بدەی نەرەی طریقەیە نەرەی ڕێوڕێبازە نەرەی حکم و دەسەڵاتە نەرەی منهەجە نەرەی بەڕاستی ڕێڕەوی دەستوری حیاتی بەشەریە ئەمە يعني دەتوانم بڵێم زوڵمت لەم فەرموودە کردو چونکە باشە پێغەمبەری خوا دەفەرمێ بسنەتی دوای بۆ دەفەرمێ بسنة الخلفاء الراشدين المهديين. طبعا ئەم راشدی مهدیە ئەم چوارەیە کە ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی ڕزای خوایان لێبێ. طبعا دوای دەفەرمێ چی؟ راشدين راشد طبعا اسم فاعلی ڕشدە لە مقابل غەی هەروەها مهدیین چێنە ئەو کەسانەی کە ئەهلی هیدایەتن لەسەر ئەوەی کە خوا هیدایەتی داون بۆ ڕشد
دائمەنی ڕۆشت ڕێگای ڕاست لە بۆ کەسێک بەکار نایە کە ڕیشێکی بەرداوەتەوە لەگەڵ ڕێزم کە ڕیش جێی تەقدیر و جێ ڕێز و جێ حورمەت و سنەتی پیرۆزی پێغەمبەر و خۆشمان دەیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئەمە دەبێت ئمە شی بکەینەوە ئەم طریقەی پێغەمبەری خوا قسە لەسەر طریقەی حکمێکی ڕەشید چونکە تۆ ئەگەر حکمی ڕەشید چارەسەر بکەی عەدالەت بەرپا بکەی یەکسانی بەرپا بکەی دادگەری بەرپا بکەی ژیان بدەیە خەڵک ئەمنیەت بەرپا بکەی ژیانی اقتصادی لە نێو خەڵکدا دابەش بکەی ئەو کاتی بە طەبیعەت مزگەوتەکانیش ئاوادان دەبنەوە داوە و بڵین بانگەوازیشە شوێنی خۆیدا دەبێت خەڵکیش بە ئازادی ڕێی خۆی دەردەبڕێ بە ئازادی کام دین دەوێت هەڵی دەبژێری کام ڕێکە دوای دەفەرمێتی کە دەفەرمێ مەهدین ئەو جا دەفەرمێت تەمەسەک و بیها تاکیدا لەوێ دەفەرمێ ئەلزیمو دوای دەفەرمێت طریقەی من دوای طریقەی ئەم چوار کەسە دوای دەفەرمێت تەمەسەک و بیها اینجا زۆر بە جددی تەمەسوکی پێ بگرین دوای بەوەش وازنانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە دەزانی گەورەترین کارەسات لە پێشدا کە دیاری کرد کە نەخۆشی اختلافە کە نەخۆشی لێک خوێندنە ئەمە سەلەفیە ئەمە سۆلفیە ئەمە جیهادیە ئەمە مەدخەلیە ئەمە وەسەتیە ئەمە تندڕەویە ئەمە میانڕەوە ئەمە چییە ئەوە تەسەڕای ئەم هەموو ئەفکارە عەلمانی و لیبراری و ماسۆنی و تەرتیبات شاتووە پێغەمبەری خوا بە چەند تەکیدێک لێمان تاکید دەکات دواتە فەرمی چی وعضوا عليها بالنواجس اینجا عضوا عليها بالنواجس واتە تۆ بەددان بیگرە یعنی شتێکەگە بەدەستیش بۆت نەگیرە بەددان بیگرە بۆی قەد لێی دوور نەکەویەوە قەد وازی لێ نەینی بۆیە ئەگەر وازمان لەم طریقە نەهی نابایە ئێستا حاڵی ئومە بەوە نەبوو اینجا لەوەدا دەمێ باسی چ بکەم باسی ئەوەی بکەم یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ابن حجر لە ئیصابەیدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما أمر صلى الله عليه وسلم بشيء لذلك كذا فرم ما نهى رسول الله صلى الله عليه وسلم إلا بشيء إلا وهو أول منتهين به منه يعني پیغمبری خوا عليه الصلاة والسلام لهر شوێنێکی دا فەرمانی بە شتێک کرد بێ یەکەم کەس بە خۆی جێبەجێ کردووە و لە هەر شوێنێکی دا کە نەهی لە شتێک کرد بێ یەکەم کەس بە خۆی دەستی لێ هەڵگرتووە بۆیە ئەو کەسانەی کە ئیقتیدا بە پێغمبەری خوا دەکەن عليه الصلاة والسلام دەیانەوێت لە سنەتی پێغمبەری خوا بگەن سنەتی پێغمبەری خوا دەبێت بە پانتایە فراوانەکە وەریگرن نەک تۆ بەشێکی وەرگری بەشێکی وەرنەگری بۆ خوای تەعالی عیتاب لە أمتاني بيشو دقرد فرمي أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض يعني بشيء وردقري بشيء ردك تو لولا يام بس يواكو بريش اقتداء بيغمبري خوا دكي لولا يجدتوي ردي منهج الروي بيغمبري خوا للتربية رديوا ودتشي للتربية هرشي آية القرآن لا يددي لو مشاركي مولودي بيغمبر دكي لا تربية هرشي آية فرمودكاني بيغمبري خوايا باز لعدالة دكا باز لحكم دكا باز لدات بروري دكا باز لژیانی مرۆڤایەتی دەکا لای دەدەی لەولایش دەچی لقم و چوکلێت لە ڕۆژی مەولود دابەش دەکەی ئەمان ناکە اقتیدا بە سنەتی پێغەمبەری خوا بەو پێی ئەو تێگەیشتنی بەندە بەڕای من ئەمە اقتیدا نیە ئەمە غەڵەتێکی گەورەیە سپاس دەکەین کاکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینێرانی بەڕێز کاگی تۆر دیاوی ئەگەر بڕێم لای بەڕێز سەبارەت بە بنەماکانی حکومڕانی باس بکەین لای پێغەمبەر دووری خوای لەبێت تا چەند ئەم بنەما حکومڕانە کە ئێستا کاریان پێکرێ دەکرێت وەکو چارەسەرێکیش بۆ ئەم دۆخە بەکاربێن چونکە ئێستا خەڵک قەیرانی زۆری هەیە لەگەڵ حکومڕانی و لەگەڵ دەسەڵاتە. جوان دیارە کە مەسەلەی حکومڕانی هەل لە ئیسلامە لە شەریعە ئیسلامە لە قورئان و لە سونەتیشە تەفسیلی تیانە بەڵکو چەند بنەمایەکی داناوە ئیسلام کە پێی ئەوە بێت دوایەوە ئوسلوبەکەی میکانیزمەکەی چۆن بێ ئەکرێ بگۆڕێ لە ساڵێکەوە با بڵێن لە فترەیەکەوە فترەیەکی تر لە قەرنێکەوە بۆ قەرنێکی تر. گرنگترین بنەمای ئیسلام و هەدی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حکومڕانیە کەمیان شورایە. دیارە لە قورئانیش ئەمری پێکراوە و ئەمرهم شورا بینهم. شورا پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو باسمان کرد لە فەقرەی پێشترە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی نەفەر بۆ خۆی تەطبیقی نەکردووە و ئاماژەیەکشمان بە چەند نمونەیەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کارەکانی بە شورا کردووە و بێ ئەوش بە ڕاوێژ ئەبێ کارە بە ڕاوێژ بکرێت. ئیتر چۆنێتی ڕاوێژ ئایا ئەهلی حەل و عەقدە، ئایا پەرلەمانە، ئایا مەجلیسی وەتەنیە، ئایا مەجلیسی قەومیە، ئایا مەجلیسی ئیستیشاریە، مهمەیە پەیڕەو بکرێ و بێ ئەو شورایە ملزیمش بێ واتە ئەو شورایە کە ئەمرێکی دەرکرد ئەبێت تەنفیز کرێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەڕی ئوحودە ئیتر باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم مؤەیەدە بە وحی بۆیەت. پێغەمبەر صلی الله علیه وسلم واز لە وحیش بێنە ناحیە عاقلی و عەقڵ و ئەداءەوە لە هەموو کەسێک گەورەتر و عاقڵتر و کامڵترە. لە شەڕی ئوحودە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەئی وایە کە لە شارە بمێننەوە نەچنە دەرەوە بۆ ئوحود، بەڵام سەحابەکان زۆرینە لەگەڵ ئەوان کە بچنە دەرێ. ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڕوا جلی شەڕ لەبەرەکات و خۆی حازرەکە. هاوڵەکان ترسن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیحراج کرد بێ یان زۆران لێ کرد بێ ئەڵێ یا ڕەسوڵ ئێمە پەشیمان بووین و یعنی فیما معناه ئەگەر ئەکرێ پێ باشە مێنەوە ئەڵێ تازە تاو قەرارێ راوێراوە کەواتە ئەمە بۆمان ئەسەلمێنێ کە ئەبێ شورایان ملزیمە بێ واتە ئیلزامی حاکمەکە بکات لەسەری بڕوا نابێت لەسەر ڕێی خۆی بڕوا بە تەنیایی نابێت هەرچی خەڵکە بڵێ ئەمە خەڵەتە بڵێ بەخوا هەر ئەیکەم ئەمانە هەڵەیە ئەمانە ملت بەرەو هەڵدێرە بن. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە گەورەی خۆی فێرمانەکە ئەم شتانە کەواتە بە شورا کردوێت یا لەبەرەوەش ئەتباعەکانی بەشتیان بە شورا کردووە. مەسەلەی ئەوەش کە دوای خۆی پێغەمبەر دووری خۆی کەسی دیاری نەکردووە بۆ جێنشینی خۆی دەلالەتە لە چی بۆ نمونە کەسی یعنی دیاری نەکردووە یعنی ئیسلام دژی حکمی تاکە کەسی و تاگڕەوی ئەمێ بێگومان ئیسلام دژی هەتاک ڕێوتمە بە شورایە. ڕاستە سەری هەڕەمەکە هەیە حکومەکە بەڵام مەبێ ئیش بە شورا بکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئاماژە لەوانەیە بە سەحابەکانی بە ئاماژەی پیا بێ کە ئەبوبەکر نزیکە لێمەوە ئەگاتان لێ بێ ئەبوبەکر پیاوێکی وایە یعنی کە خۆی نەخۆش بوو ئەبوبەکر پێشنەرجی بۆکردن بەڵام نەیوت ئەبوبەکر دوای من دانن. پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێ لە زاوایەکی خۆی عەلی کوڕی ئەبی طالبە کە هەنێ لە فیرەقی شیعاڵن پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسیەتی کردو بۆ عەلی بەس هیچ جەلیلیان نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ وەسیەتێکی بۆ ئیمامی عەلی نەکردووە کە کابرایەکی لێ هاتوو بۆ حکوم کا بەڕێوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم خزمایەتی و وراست و مەلەکیەت و ئەمەی تیان نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوێ قەسڕەوی و کیسرەوی بێ یعنی حکومەکەی کەواتە ئەمە چ کردووە و نابێت تاکەڕەوی بێ ئەبێ ئەگەر لەسەری هەڕەمیش دایانێ ئەبێ بە شورا کار بکە کامەکە ئەمە یەکێکە لە بنەما گەورەکانی ئیسلام ڕاتی ئومەتی ئیسلامی بۆیە دواکەوتنی وازمان لە شورا هێنا یعنی لە یەکێ لە حقەبەکانی مێژووە لە یەکێ لە فترەکانی مێژوو فترێکی زۆریش زانایان هاتون کە باسی سیاسی شەرعیەکەن ئەڵێن شورا نابێ ملزیم بێ یعنی مەجلیس شورا قساکە بەزەڵێ تەشبیه نەبێ ئەڵێ گوێشیان لێ بگرن بە قسەیانمەکەن یعنی گوێیان لێ بگرن بە قسەیانمەکەن کەواتە چۆن شورایەکە ئەمە ئەو شورایانێک کە ئیسلام قبوڵێتی هیچ دلیلێکیان نییە لە کیتاب و سونە و لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە شورا ملزیم نەبێ شورا کە ئەمرێکی دەرکرد ئەبێ ئەمیر قائد ڕئیس ئەبێ بە قسەی بکە. بنەمایەکی تر لە بنەما گرنگەکانی حکم لە ئیسلامە کە لە قورئانیش باس کردووە ئین الله یأمر بالعدل عدالەتە ئەبێ عدالەت لە هەموو شتێکا بێ لە تەوزیعکردنی خێر و خێرات و ثەروەتە لە دابینکردنی هەڵی کارە لە تەوزیفکردنە ئەبێ عدالەت هەبێ ئەو شەخصە بە سیڤی خۆی کەفاءەتی خۆی پێشکەوێ تۆ یەکێکی بە وەزیر یەکێکی بە یعنی یەکێ عومەری کوڕی خەتاب یەکێک لە مەکەوەیە بۆ لای ئەمیری مەکە ئەڵێ کێو لە پشتخۆتەوە بەجێهێشتووە ئەو کاتە عومەری کوڕی خەتاب خەلیفەیە ئەڵێ فڵانە کەسم بەجێهێشتووە ئەڵێ فڵانە کەس کێیە لە چه عەشرەتێکە وەڵا لە عەشرەتی نییە بەس مەولایە یعنی عەشرەتیان نییە و خەڵکی مەکە ژین بە ئەسڵ ئەڵێ چۆن تۆ
ئەو شارە گەورەیە و لە دوای کردو بە بڵێ محافظیان جێگری محافظە کە مەولایە ئەڵێ ئەو حافظی قورآن و عالم بە قورآن و عالمە بە فەرائض ئەڵێتە تەواو کەواتە کەفاءەتی خۆی بووە با کوڕی فلانە کەسیش نەبێ بەڵام کەفاءەتی خۆی بوو ئەمە بریتە لە عدالت جابێ عدالت لە هەموو شتێک هابێ بەڕاستی ئەبێ خزمایەتی و مەحسوبیەت و نازانم ئەم شتانە بەکارنێرێ بەڕاستی بەمەش پێشەکەین دەوڵەتی ئیسلامی ئەگەر سێر بکەی لە ماوەی ڕۆبع قەرنێکە فتوحاتێکیان کرد کە کەس کە ناتوانە بیکە یعنی شتێکە لەکو معجیزە وایە وەکو نێژنووسان وەکو دوژمنای ئیسلامیش باسیەکەن ئەگەر ئەم لە بواری دەستوریشە لە بەر حکومڕانی پێغەمبەر دوو خەڵک یەکەم دەستوری داناوە لە جیهانە یەکەم دەستوری مەدینە ناتوانم بڵێ یەکەم دەستورە بەس پێغەمبەر صلی الله علیه و خاڵی سێمە پێغەمبەر نیزامی داناوە پێغەمبەر صلی الله علیه و ئیسلام خۆی دینێکی نیزامە تۆ نوێژ ئەکەی بێ بە نیزام بیکەی بۆ نوێ ڕووبکەیتە قەراغی قیبلە بێ ڕووکەتە قیبلە نوێژگە قبوڵ نییە ئەبێ بە جەماعەت بیکەین ئیسلام دینی نیزامە ئەبێ کە بانگی بەیانی بوو ڕۆژوەکە بەدەست پێ بکەی بانگی وارە بیشکێنی بۆ نییە هەرابێ پێغەمبەر صلی الله علیه و نیزامی دانا کە هاتە مەدینەوە یەکێ لەو مهمترین شتە جوانەی کە دایان دەستورە ئەنجام دەستی دورمەشتی زۆر تیا تەمان زۆر هەڵەگەرە قسە بەشتر جوانەکانی ئەتوانین بڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە پێشەنگی ئەوانە بووە کە هاوڵاتی بوونی داناوە لە دەستوری مەدینەیە چون دەستوری مەدینە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ جوولەکەش ئومەتێکن وەکو ئێمە چون لە مەدینە سێ دگەڕەکی گەورە هەبووە لەگەڵ مەجموعەی کە جوولەکە بوون ئەڵێ فەرمێ جوولەکەش وەکو ئێمە ئومەتێکن یعنی چۆن ئێمە موسڵمانین ئومەتێکن ئەوس ئومەتێکە و خەزەج ئومەتێکە و ئەنسار و مهاجر جوولەکەش وەکو ئێمە ئومەتێکن لەهم ما لەهم وعليهم ما عليهم چۆن حقوق و واجباتمانەیە ئەوەش حقوق و واجباتیانەیە کە پیامبەر صلی الله علیه و سلم تعاملی لەگەڵا کردن وەکو مواطن ئەمە کە شتێک گەورە ئینجا ئەم دەستوری مەدینەیە تەنظیمی علاقاتی هەمویانی کردووە مسلمان لە بینی خۆیانە مسلمانان لەناو لەگەڵ غێری مسلمانە و لەگەڵ دەریشەوە ئەمەش کە نیزامی بۆ خۆی ئیسلام کە فێری نیزاممانەکە فێری ئەوە کە ئەو فەردەی کە پەروەردەیەکە بەڵافۆگەر بەجانێ بە کورتی بەس وەڵا فێریوە کە ئینسانەکە خۆی یەکەم جار خۆی نیزامی بێ ئەو شخصە تربیەتێکی هەبێ دووەم لەگەڵ خەڵکیشا بە نیزامی بێ یعنی ئەبێ ناحی عیباداتەوە ڕێکی ئەکاتەوە و ناحی خۆڕەوشتەوە ئێمە زۆر جا ئێمە ئەزمەیەکی ڕەوشتمانەیە کە باسی ڕەوشت ئەکەین و بەسمان لەوە نییە خوانەخواستە مەسایری جنسی بێ ڕەوشت زۆر شتە ڕازگۆیەتی گەورەترین شتە کە لە ومەتی ئیسلامی محتاجین لە ناو کوردانە نیزام و احترامکردنی خەڵک زانینی حەقی خەڵک نەخواردنی حەقی خەڵک نەخواردنی حەقی خەڵک تەنها بریتێنە لەوەی تۆ پارەکەی بخۆی تۆ ڕێگایکە لێگری بە سیارەکە و حەقیە خۆی تۆ ماڵەکە و زوڵمە دراوسێکە ئەمە حەقیە خۆی شتێک دوور درێژ سپاس دەکەم کاک دکتۆری دیزێک بگەڕمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی سوودوەرگرتن لە ئاکار و کردارەکانی پێغەمبەر درودی خوای لێوێ لە مەسەلەی حکومڕانێت تا چەندێک چارەسەریشە بۆ ئێستا ئێمە خۆ بۆ نمونە ئەگەر کوردستان بینەوە بۆ نمونە ئێمە کێشەی پارەمانیە کێشەی گەندەڵیمان هەیە پێ دوایە ئێمە دەکرێت لە چ ڕوانگەیەکەوە سوود لە مەسەلەی حکومڕانێتی پێغەمبەر درودی خوای لێ بۆ چارەسەری کێشەکانی ئێستاش وەربگرین بەڵێ دیارە ئەم یادەی کە ئێستا الحەمدوللا ئەمڕۆ کرایەوە دەکرێت بڵێن هەندێک خاڵی زۆر ئیجابی تێدا دەبینین ببورن خاڵە ئیجابیەکان ئەوەن سەرەتا مامۆستایانی ئاینی کە ئەمانە دەتوانین بڵێن پێشەنجی دەعوە و بانگەوازین دەبێ بەڕاستی تەکانێک جارێکی تر بە مزگەوت و مینبەر و بە دیراسە و منهەج و سلکی شەریعە و تەواوی بەشەکانی تکە بدەنەوە کە ئێمە بەڕاستی کەموکوڕیمان زۆرە کەم تەرخەمیمان زۆرە لەوەی کە تەماشا بکەین خەڵکی ئێمە چەندە پەرۆشی قودوایەتی پێغەمبەری خوایە چەندە دڵسۆزی پێغەمبەری خوایە چەندە پێی خۆشە ئەم سونەتە واتە ئەم طریقەیە ئەم منهەجە ئەم ڕێبازە ببێتە ڕێبازی ژیانی بەڵام ئێمە وەکو مامۆستای ئاینی نەمانتوانیوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێڕەوەکەی منهەجەکەی بە خەڵک بناسێنین تاوەکو خەڵک بە ئاسانی ئەم ڕێڕەوە بگرێتە بەر ئەمە خاڵێکی زۆر هەڵوەستەیە دەبێ هەموو مامۆستای ئاینی لەسەری هەڵوەستە بکات بۆچی ئەم هەموو خەڵکە دڵسۆزە بۆ ئەم ڕێبازە کەچی ئەم خەڵکە کاتێک دێتە سەر قەزیەی هەڵبژاردننی دین وەکو منهەج ڕێڕەوی پێغەمبەری خوا وەکو منهەجی ژیان بەلای ئەلمانیەکاندا دەکەوی بەلای ئێمەدا ناکەوی کەواتە ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە دەبێت لەسەری ڕاوەستین خاڵی دووەم بەڕاستی بۆ قیاداتی سیاسی ئیسلامی زۆر گرنگە ئەو لەوێش هەڵوەستەیە بکرێ و مراجعەیەکی زۆر وردی
بواری فکری بواری ئیداری بواری کۆمەڵایەتی بکرێتەوە کە بۆچی ئەم خەڵکە 1950 بەم هەموو جۆش و خۆشەوە پێغەمبەری خوای قبوڵە بۆچی لە ڕووی عیبادەت و تەدەین و قبوڵیەتی بۆ لە ڕووی دینەوە قبوڵی نییە کە دەڵێن فەرق لە بین تەدەین و دین بە مەسمەنەوە دین وەکو نظامی حیات تەدەین وەکو نظامی شخصی بینی خۆت و خوا بۆچی ئەوانە هەموو پێغەمبەری خوایان قبوڵە بینی خۆی و خوا بۆچی ئەوەی تریان قبوڵ نییە ئەم عیلەتە پێویستەکە قیادات سیاسی لەسەری بوەستن خاڵی تر کە زۆر گرنگە بەڕاستی ئەلمانیەکان لە کوردستان ئەم هەموو ئیستیبدادیان کردێ لە ڕووی ماڵی و لە ڕووی گەندەڵیەوە بەڵام ئیستیبدادێکی زۆر خەتەری منهەجیشیان کردووە ئیشێکی زۆر لەسەر تەربیە و تعلیم دەکەن لە سەردەمی ئەمنەوە دەمێ بەڕاستی بەڕاشکاوی بێڵێم لە سەردەمی سەدام کە بۆ خۆی حزبێکی بە ناوی حزب البعث العربي الاشتراكي ادعای اشتراکیت دەکرد بەڵام بڕۆ تەماشای منهەجی ئەو کاتە بکە هەموو تەڵەبەیە کە لە قۆناغەکانی سەرەتاییتان دواناوەندی دەیخوێن باشترین ئەخلاق و ڕەوشت و منهج و ئاەت و حادیسی پێغەمبەری خوای لەبەر دەکرد لەبەرەوە مادەکان پڕ بوون لەوە ئێستا لە سەردەمی ئێمە ئەویان هەموو لادا من لێرەوە یعنی پێیان ڕدەگەینم ئەو هەوڵەی ئێوە لە هەوڵی ئەتاتۆرک و لە هەوڵی حوسنی مبارەک و تەواوی تاغوتەکانی دنیا زیاتر تێپەڕ ناکە يعني لكل فعل رد فعل اما قاعدتي فيزيائي غلط ناكا اتو هرلي تندكا اما غلطه بمتود كردنا يعني براستي املتا سرتاكي خويندني تعليمي تربيي تواوي سەرۆکەکان بەڕێوەبەرانی حرەکەی تەحەڕوری کوردی هاتوونە دەرێ لە مزگەوت و حوزرەکان هاتوونە دەرێ خوێندن لە وڵاتە تەواوی جامیعەکان دەگەڕێتەوە بۆ مزگەوت و بۆ حوزرە ئێستا ڕۆژێک جامیعەتدا دەخەن ڕۆژێک زانستە ئیسلامیەکاندا دەخەن ڕۆژێک ئاەت لا دەبن ڕۆژە حەدیث لا دەبن بۆیە ئەمە بەڕاستی ئەمڕۆ ئاماژەیەکی گەورەیاندا بە تایبەتی خەڵکی هەولێر بەدەسەڵاتدارانی هەرێم کە بەڕاستی دەبێت لەوە قفە بکەن اینجا نازم دەرفەتم دەدەی وەڵامەکەیتەوە بەڵێ سەبارەت بۆی کە پێدوای ئێستا دەسەڵاتدارانی هەرێم لە ڕووی فەرامۆشکردنی پەروەردەی ئیسلامی ئاکارەکانی پێغەمبەر دروخارێ بێت ینی هەمان هەوڵەکانی ئەتاتورکۆوانە دووبارە دەکەنەوە ئێستا هەوڵێکی زۆر هەیە بۆ لێدان لە مەسەلەی لاوازکردنی پەروەردەی ئیسلامی لاوازی بکەن بۆ نمونە چ لە سەرەتایی و ناوەندی و تا زانکۆش طبعا هەوڵێک هەیە مبەرمەجە من لێت ناشارمەوە هەوڵێکە نەخشە ڕێگای بۆ داڕشداوە زۆر بە دیراست دەکرێت و تەنسیقەیە لە وێنەوان ئەو ئەحزابانەی کە ئەمە بەستیان هەیە تەنسیقەیە و بێ ئاگابوونی ئێمە و مامۆستایانی ئاینی و خۆخەریکردن بە هەندێشتی جزئیات بە هەندێک ئیختیلاف بە هەندێک مەسائلی جزئی وای کردووە ئەوانیش بەڕاستی لە ساحەکە بەتەنها بن بەڵام ئەمان لێرەدا ئاماژە بۆ دەکەم کە بەڕاستی ئەم تەجروبەیە کە ئەوان کردویانە لە پێشی ئەوان لە میسر کرا لە پێشی ئەوان لە ئوردن کرا لە پێشی ئەوان لە سووریا کرا لە وڵاتانی تری عەرەبی کرا سەری نەگرت و پێچەوانەکەی دەرچوو طبعا لە ڕەبیع عەرەبی گەورەترین ئاماژە بۆ وڵاتانی ئەوروپا و بۆ سەرکردە سیاسیەکانی سێبەری ئەوروپا گەیشتنە قەنەعەت کە 100 ساڵی عەلمانیەت لە شەرق الئەوسەد نەیتوانیوە ڕەجی خۆی لە ناو دڵ و دەروون و لە ناو مێشتی تاکەکانی کۆمەلگای ئیسلامیدا بمەزرێنی بەڵکو تەماشایان کرد جادە و کۆڵان و شارع و ئینتیفاضە و تەواوی مەسەلەکان هەمووی گوتیان الئیسلام هو الحل و مزگەوتەکان و مینبەرەکان و جومعەکان گەورەترین شاهدی ئەم بابەتە بۆیە هەوڵەکەی ئەوان یعنی خوای تەعالە وعدی داوە خوای تەعالە وعدی داوە دینی خۆی دەپارێزی بەڵام گرفتەکە لێرە ئەوەیە ئێمە عوزرمان نییە بۆ ئەم مەسەلەیە کە خوا دینی خۆی دەپارێزی تۆ لێی بێدەنگ بی تۆ ئیشی بۆ نەکەی تۆ هەوڵی بۆ نەدەی تۆ بێدەنگ بی بە شێوازێک کە ڕۆژانە دەیان کەنیسە و شتی تر دەکرێتەوە بە ناوی دیموکراسیەت دوارپەروەری بۆ دیموکراسیەت لە وڵاتی ئێمە بۆ هەموو کەنائیسی دنیا هەیە بەڵام دیموکراسیەت بۆ مزگەوتێک نییە بۆ مامۆستایەکی ئاینی نییە بۆ منبەرێک نییە بۆ مەلایەک نییە بۆ گەنجێکی کە ڕیشێکی جوانی پێغەمبەرانە بەرەداتەوە حەقی نییە و مافی نییە ئەمە کەی دیموکراسیەتە لەگەڵ دیموکراسیەتی خۆشیان ئەوانە منافقن ڕاز ناکەن ئەگەر ڕاز بکەن دەبێ حەقی ئێمەش بدەن حەقی ئەوانش بدەن بەڵام ئێمە عوزرمان نییە گوناهبارین لەسەرەوەی کە بێدەنجین لەسەر ئەم بابەتانەی کە ئێستا بەرامبەر بە دین دەکرێت بەرامبەر بەڕاستی منداڵەکانمان دەکرێت من ئەوە باکۆتا قسەم بمداوەرن بردن لێ دەکەم یعنی ئەم جیلەی کە ئەم جارە پێدەگان لە جیلی قوتابیانی سەرەتایی کە دەگاتە قۆناغی 12 ساڵی و بەسەرەوە قۆناغی سەرەتا تەواو دەکا هیچ معلوماتێکی لەسەر دین نامینی لە ڕووی ئادابەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی قیەمەوە لە ڕووی مەبادی ئەوە بەڕاستی زۆر جیرێکی پاشەکشە و دواکەوتە دەردەچێت لەبەرەوە بەڕاستی منهەجەکانەوەی من تەماشام کردو دیراسەم کردووە بەڕاستی منهەجەکان ئەوە نین کە قیەم و ئەخلاقێکی جوانی مەبادیانە بۆ تاکەکان و بۆ منداڵەکانمان بینا بکرێت سپاس دەکەین کاکتۆر کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە مامۆستا
مامۆستا باسی کاکتۆریتیز باسی ڕۆڵی مزگەوتی کردیانی لە سەردەمی پێغەمبەری خوا مزگەوت دامەزراوێکی زۆر گەورە بەس بۆچی سەدەسەڵاتی کوردی تەنیا کوردی لەوە کردێتەوە کە مسلمانان پەرستەکانی تێدا ئەنجام بدەن بۆ نمونە مامۆستا گەر باسی نەعەدالەتی بکە باسی ڕوبەڕووبوونی گەن لە سزا درێ بۆ نمونەیەکی لەوانە مامۆستا خۆیەتی کە سزا درراوە مامۆستا ڕشی سوێنراوە لەسەر ئەوەی کە ڕوبەڕووی دەسەڵات بۆتەوە بەڕاستی بێگومان پەروەردەکردن زۆر زۆر گرنگە ئەم پەروەردەکردن تەنها لە ئیسلامانیە هەموو مفەکرین بە مسلمان و غێر مسلمان و هەموو فەلاسیفە باسی پەروەردەکەن ئەڵێ کاتی خۆی کە هیتلەر دینی داگیر کرد فەڕەنسای بە ئاسانی کرد پاریس وتی باشە بۆ ئێمە ئەو قۆتەمانێ وتی لەبەر کاتی ئێمە جوندەکانمان خەریکی گەنجەکانمان و جوندی بوون و تەدریبیانەکە و خەریکی عسکەری بوون ئێوە گەنجەکانتان بە دوای ڕانی کسەکانە ڕایانە کرد تربیت و ئەخلاق زۆر مینە بۆ بیناکردنی وڵات تەنها بەڵێ ڕاستی اقتصاد و سیاسە و عسکەر و إلى آخره بەڵام ئەخلاق زۆر إنما الأمم والأخلاق ئومەت بە ئەخلاق دروستە بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم جوانترین ئەخلاقی کردو بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەیوە جاری وا هەیە بە پارە ناتوان ینی خەڵک قەناعەت پێ بکەن بەس بە ئەخلاقی جوانتان و فەرمێ زۆرترین شت قۆرسترین شت بچێتە میزانی چاکانتان لە ڕۆژی قیامەتە بریتێ لە ئەخلاقی جوان ئێمە پێویستمان بەڕاستی مامۆستا زۆر جوانی فەرموو ئەم منهەجی تربیانی کە هەیە ئەم ئوسلوبی امتحانات و ئوسلوبی حتا لە زانکۆکانە کە من خۆم لە زانکۆم بەڕاستی منهەجەکان بەڕێدواوە چێ نازانم ئەمە کێ ئیسفادە لە ماکە سپاس دەکەم کە زۆر بە کورتی سەبار بۆی کێمەوە کوشتین کەوتانی پێغەمبەر دووخای تا چەندە ڕوبەڕووی زوڵم بووینەوە لەلایەن دەسەڵاتە بۆ نمونەوەی کە لاوەسکردنی ڕۆڵی مزگەوتە پەروەردە ئیسلامی مەسەلەن گەندەڵیە مەسەلەن کوشتنی ڕۆژنامە نووسە تا چەند پێویستە ڕوبەڕووی بین وڵایەکی لە شتە گرنگەکانی پێغەمبەر سەفیکن مەسئولیەتە سوێت بەرامبەر خۆ بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خەڵک شتێکی لە ئیسلام پێ الأمر بالمعروف والنهي عن المنكر هەنە کەس زانن بە دواکەوتنیەک زانن بە تەداخڵی زانن لە شخصی با بڵێن لە خصوصیەتی خەڵکی تر بەڕاستی ئەمە گەورەترین مەزانایەکی ئەجنەبی باسیەکە ئەڵێ مهمترین شتی و ئومەتی ئیسلامی بریتێ لە الأمر بالمعروف والنهي عن المنكر طبعا ئەویش ئوسلوبی خۆی هەیە ئێمە گەڵی مسلمان ئەگەر نەگەڕێنەوە بۆ ئەمر بالمعروف والنهي عن المنكر بەڕاستی خۆی گەورە باشمان بۆ ناکە و زەرەری شەکەین بە تایبەتی گەلی کورد بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر دیاری ئەحمەد خەساب جێگری سەرۆکی سەنتەری زاوی بۆ لێکۆڵینی فکری کە لە سودوی سلێمانی لەگەڵمان بووی هەروە دکتۆر ئیدریس کاریتانی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕووناکی کەلاو لێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ